بینەرانی بەڕێز هەر لە پرۆگرامەکەدا ئەمە ئاماژە بۆ بکەم بەڕاستی ناوچەی شنگال ناوچەیەکی من ماوەیەک بەر لە ئێستا لە یادی ڕزگارکردنی شنگالە بەرنمەیەکم لێرە کردۆخەکە زۆر ئارامتر بوو بەڵام بەداخەوە ئێستا هەر بەڕاستی مەقەڕ زۆرترە لە ماڵ بەڕاستی شنگال هیچ ئاوادان نەبووەتەوە بەڕاستی ئەمێ ئەوە بڵێم کە یعنی وریایی و وردبینی ئەوێ بۆی تێبگەی لەم هەموو هێزەی لەم ناوچە هەیە جگەلەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لێرە هەیە یەپەژە هەیە هەپەشە هەیە یەپەگە هەیە پۆلیسی عێراقی فیدراڵ هەیە چەندین هێزی جیاوازن بەخێر بێن مرحبا خاڵ علی باشی ئەحواڵت بەسەرێ من باشی ئەحواڵە مرحبا کاک خوددات چۆنی کاک خوددات باشی ئەحواڵت وەزعتان باشی من ناز دەکەی سەرسەرێ من سەرچاوێ من نوکە بە هەڤڕا قەرار هەبوو لە ناوبەرێمە کە تەگوتیە من لێ دەرێ بە هەڤڕا بە ئاخڤین بەس هەندێک بەرپرسی هەموو خەڵکی دەڤەرێوەنە ئێزدینە میوانێ منن لە مەقەڕی پێشمەرگە تا تەشریف دێنی دەگەل من بە هەڤڕا بشینین ڕۆ بشینین لەسەر مەسئولیەتێ من ئەز مەسئولم خودێ ئەز ئەعدام بکەن پاشی دەگەل پاشی پرۆگرام ئەس دەگەل وە دێم حتا مەقەڕی حەشدی شعبی باشە لەوێ دەرێ باشە سەرسەرێ من فەرمون بەخێر من سەر چاوان ڕەوشەوە هەموو چش باشە بادینیە من نەباشە بەس وا بزانم بادینیە وە ئێزیدیا دەگەل بادینی دهۆک و زاخۆوانە پیچێک فەرق هەنە نا گەلێک مەمنون سەرسەرێ من سەر چاوێ من قەینا نانە ئەس دەکارم ئەس دەکارم خاڵ عەلی وەزع چەوەیە باشە ئەوە مەقەڕی پێشمەرگەیە هەموو برا وەنانە خاڵ عەلی سەرسەرێ من سپاس کە داخوازیە ئەس قبول کرد هاتنەوێت السلام عليكم ڕەنگە هەڤڕا ناز بکەن بەس ئەvە بەرپرسی ئاسایشی بێدەوێ ئەوە کاک حەیدەر شەشۆ سەر چاوە ئەوە کاک خودێدات هەمی ئێزدینە هەمی برای یەکێن نا بخێر هاتن خاڵ عەلی بخێر هاتی سەر چاوێ من فەرمو باشن حاڵەوە چەوە سەرسەرێ من بینەرانی بەڕێز وەکو بەڵێنم دابوو لەبەرەی هەستیاریەکی زۆر هەیە دیارە هێزی پێشمەرگەی کوردستان خاوەن لطف و کەرەم و ڕێزی خۆیانن و خاوەن بەڵێنی خۆیانن بەڵام لەبەری جۆرێک لە هەستیاری هەیە من بەڵێنیشم بە خاڵ عەلیدا بوو لەگەڵ بەڕێزان میوانی شخصی خۆم بوون لەبەرەوە بە پەخشی ڕاستەوخۆ ئەمێ هەتاوەکو مەقەڕەکانی حەشدی شعبی لە خزمەتیان هاتبوو بەخێر بن سەر چاوەکانم فەرمون من لەگەڵتان ئایەمەوە هەتاوەکو مەقەڕی حەشدی شعبی باشە دەی فەرمون ببوورە لایتەکەم کووە وەرە بێ بەوە نەخۆینە ببوورە لە کوێوە بڕۆین ئەلێرەوە
ئەلێرە ئەلێوە كاك علي مرتاح بوي ممنونة هينا ديما لا على مرتاح سويرة باشا خلينا فارن عليها هيك بوم بوشتي هاكا سلامتي هذه سيرمكا سلامتي كاك علي كاك على خدادات السلامة استرجاعها هم السلامة حافظ حافظ هون برا السلامة حافظ بەڵێ بینەرانی بەڕێز ئێمە بەم شێواتینە کۆتایی گفتو بۆم شەومان بۆ ئومێدەی کە کاریگەری هەبوو بێ لەسەر ڕوونکردنەوەی ڕەوشی ناوچەی شنگال و ئەو هەستیاریەی بەهۆی هاتنی حەشدی شعبیەوە کە ئەمە ئاڵاکانە ساتر و خەندەقان دەداوە کۆترە بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان لیوای یەکە و ئەم شوێنەی کەیبین ئەو بەڕێزە کە ئەندامێکی حەشد شعبی و کەوتە ناو خەندەقەکەی خۆیانەوە فەقیرە وەکو بینیتان هەندێک لە نوێنەرانی ئێزدیەکاندا کە ئێستا بەرگریکی ئێزدیەکانەکەن وایە ئەمە جگە لە نیەتێکی دوژمنکارانە هیچی تر نییە ڕز ببێ کاتێکی خۆش بۆ مولایەکتە